بابزانین بابەتی ئەمڕۆمان باسی چی بکەین؟ ببورن هاوڕێیان من تۆزێک نەخۆش کەوتوم با باسی نەخۆشی بکەین با بزانین نەخۆشیە گوازراوەکان چین و چی بکەین لە کاتی نەخۆشی و چۆن چارەسەر بەبگرین ئامادەن؟ با دەست پێ بکەین نەخۆشی گوازراوەکان واتە چی؟ واتە ئەو نەخۆشیانەی کە بە شێوەیەکی زۆر ئاسان ئەتوانرێت لە کەسێکەوە بگوازرێتەوە بۆ کەسێکی تر. نەخۆشیە گوازراوەکانی کە زۆر باوە بریتە لە پەتای سەرمابوون. ئێمە کاتێک کە جەوەکە سار دەبێت تووشی پەتای سەرمابوون نەبین یاخود بەم زوانە پەتایەک زۆر بڵاوە لە ناومانە ئەویش پەتای کۆرۆنایە. بەڵێ پەتای کۆرۆنا ئەدی پێم بڵێن جام ئێوە تووشی پەتای سەرمابوون یاخود پەتای کۆرۆنا بوون؟ ئەگەر توش بوون زۆر ئاساییە و بێگومان چاکە بنەوە زانن بۆ چکم نیش توش بووم و چاکیش بوومەوە زۆر بە ئاسانی. کەواتە نەخۆشە گوازراوەکان واتە ئەو نەخۆشیانەیە کە ئەگوازرێنەوە ئەبێ خۆمان بپارێزین بۆ ئەوەی تووشی ئەو نەخۆشیانە نەبین. نەخۆشیە گوازراوەکان لە ڕێگەی بەکتریاکان یاخود ڤایرۆز یاخود کەڕووەکان ئەگوازرێنەوە واتە کاتێک کەسێک هەڵگری ڤایرۆسی بۆ نمونە کۆرۆنایە و ئێمە لەو کەسە نزیک ئەبینەوە یاخود قسەی لەگەڵەکەین یاخود ئەو کەسە لە نزیک ئێمە ئەپشمێت یاخود ئەکۆکێت ئەوە ڤایرۆسەکە لە ناو دەمی نەخۆشەکە یێتە دەرەوە و یێتە ئەو ژنگەی کە نزیک ئێمەیە و کاتێک ئێمەش هەناسە هەڵ ئەمژین ئەوە بێگومان ئەو ڤایرۆسە ئەچێتە ناو جەستی ئێمە و ئێمەش تووشی هەمان نەخۆشی ئەبین. بۆیە ئەبێت کاتێک کە ئەزانین کەسێک نەخۆشە ئەوە دووری نێوانمان بپارێزین. دووری نێوانمان وا باشترە کە لە نێوان 6 پێبێت. واتە ئەگەر بە مەتر بیپێوین دووری نێوان ئێمە و کەسێکی نەخۆش وا باشترە کە مەتر و نیوێکی بین بێت بۆ ئەوەی زوو تووشی نەخۆشەکە نەبین و بۆ ئێمەش نەگوازرێتەوە. نەخۆشە گوازراوەکان لە ڕێگەی شتێکی تریش ئەگوازرێتەوە ئەویش ئەوەیە کە ئێمە کەلوپەل و قاپ و کەوچک و پەرداخی کەسێکی نەخۆش بەکاربێنین یاخود جلوبەرگێکی ئەوان لەبەرکەین ئەوە ڤایرۆسەکە یاخود بەکتریاکە لەسەر جلوبەرگەکە یاخود لەسەر قاپ و لەسەر کەلوپەلەکان نیشتووە و کاتێک ئێمەش بەکاریان ئەهێنین ئەوە ئەو ڤایرۆسە یاخود بەکتریاکە بۆ ئێمەش ئەگوازرێتەوە و ئێمەش نەخۆشە بین. بێگومان گوڵەکانم زۆر ئاساییە ئەگەر ئێمە لە ژیانمانە چەند جارێک نەخۆش بکەوین لەبەرەوەی ئێمە ئێستا لە سەردەمێکا ئەژین کە چارەسەر زۆر ئاسانە و ئەتوانین زۆر بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکی وریانە مامەڵە لەگەڵ نەخۆشیەکە بکەین و بە زووترین کات چاک بینەوە. من لێرە پێتان ئەڵێم نیشانەکانی نەخۆشیە گوازراوەکان چین؟ ئەم نیشانانی باسیەکەم بۆ چەند نەخۆشیەک ئەبێت و لەوانەیە تۆ لێ کاتە هەموو نیشانەکانە هەبێت و لەوانێت تەنها 2 3 یاخود 4 نیشانەت هەبێت بەڵام کە بە شێوەیەکی گشتی ئەم نیشانانت هەبوو واتە تووشی نەخۆشیەکی گوازراوە بوویت. یەکێک لە گرنگترین نیشانەکان ئەوەیە کە پلەی گەرمی لەشمان بەرز دەبێتەوە و تووشی تا ئەبین. ئێمە کاتێک کە نەخۆش نین پلەی گەرمی لەشمان زۆربەی کات 37 پلەی سیلیسیە. بەڵام کاتێک نەخۆش ئەکەوین پلەی گەرمی لەشمان بەرز ئەبێتەوە و ئەچێتە 37 پوینت بۆ نمونە 5 و 6 و ئەگاتە 38 هەنێ کات. بۆ یەکێک لە باوترین نیشانەکان ئەوەیە کە پلەی گەرمی لەشمان بەرز دەبێتەوە. یەکێکتر لە نیشانەکان کۆکەیە. بینیتان لە سەرەتای بەرنامەکە من کۆکیم کەواتە کۆکەش یەکێکە لە نیشانەکانی نەخۆشیە گوازراوەکان. هەروەها یەکێکتر لە نیشانەکان لە دەزیانی تام و بۆنە. بەڵام ئەم لە دەزیانی تام و بۆنە کاتیە و کاتێک کە ئێمە لە نەخۆشیەکە باش ئەبینەوە تام و بۆنیشمان ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆی. یەکێکتر لە نیشانەکان پژمینە و هەروەها تەڕبوونی لوتمانە. یەکێکتر لە نیشانەکان ئەوەیە کە هەست ئەکەین کە زۆر هیلاکین و زۆر ماندوین. ئەمە لە زۆربەی نەخۆشیە گوازراوەکانە هەیە و ئەبێت ئاگامان لە تەندروستیمان بێت. یەکێکتر لە نیشانەکان کە تا ڕادەیەک زۆر باڵ نییە و لە هەموو نەخۆشیێکی گوازراوایان نییە ئەویش بریتە لە ڕەشانەوە و لە سکچوون. بەڵێ بێگومان ئەمانە نیشانەکانی نەخۆشیە گوازراوەکان بوون. باشە گوڵەکانم من پێم وتن نیشانەکان چین؟ باشە ئێوەی گوڵ چی بکەن کاتێک کە 2 3 4 یاخود هەنێک لەو نیشانانەتان هەیە و هەستەکەن ماندوون و ئەکۆکن و قورکتان ئێشێت سەرتان ئێشێت و هەروەها پلەی گەرمی لەشتان بەرز بۆتەوە. ئێوە گوڵ چی بکەن کاتێک کە هەست بەم نیشانانە ئەکەن؟
بێگومان گرنگترینشت ئەوەیە کە دایە و بابە ڕاستە و خۆ ئاگادار بکەنەوە و پێیان بڵێن کە ئێمە هەست بە باشی ناکەین و هەستەکەین ماندوون و هەستەکەین نەخۆشین. ئەوانیش بێگومان یەکسەر ئەتان بن بۆ نزیکترین بنکەی تەندروستی و بۆ لای پزیشکی مناڵان و لەوێ پزیشکەکە پشکنینێکی تەواوەتی بۆ کات و هەروەها هۆکاری نەخۆشیەکەت ئەزانێت و بە زووترین کات چارەسەرێکی تەواوەتی بۆ ئەکات. لەو کاتانی کە نەخۆشین و ماندوین پێویستە کە پشوێکی یەجگار زۆر بین بە جەستەمان لەبەرەوەی جەستەمان زۆر ماندوو و پێویستی بە پشوێکی زۆر هەیە بۆ ئەوەی بە زووترین کات چاک بێتەوە. بۆیە تۆی گوڵ کاتێک کە نەخۆش کەوتیت لە شوێنی تایبەتی نووسنی خۆت پشوێکی یەجگار زۆر بۆ هەڵ بە زۆربەی کاتەکان پاڵکەوێت و هەروەها بە ئەوی پشوو وەرگریت و جەستەت ماندوو نەبێت و هیلاک نەبیت و زوو چاک بیتەوە. کاتێک کە تۆی گوڵ نەخۆش کەوتیت ئەوە پێویستە ئەگەر لە قوتابخانەی چەند ڕۆژێک لە قوتابخانت بکەیت بە پشوو. ئەمە لە پێناو چی؟ لە پێناو ئەوەی کە تۆ پشوێکی یەجگار زۆر وەرگریت و لە ماڵەوە پاڵکەویت و هەروەها جەستەت هیلاک نەبێت. هەروەها یەکێکی تر لە سوودەکانی ئەوەیە کە ئەگەر تۆ بەم نەخۆشیە بڕۆیتەوە بە قوتابخانە ئەوە قوتابیەکانی هاوڕێت لە تۆ تووشی نەخۆشیەکە ئەبن و ئەوانش نەخۆشە بن بۆ ئەوەی کە کەس تووشی نەخۆشی نەکەین ئەوە باشتر وایە کە لە ماڵی خۆمان بمێنینەوە لە شوێنی نووسنی خۆمان پشوو بەجەستەمان بێن. هاوڕێیانم ئەزانن ئەمە چییە؟ ئەمە دەمامکە. ئەم دەمامکە ئێمە ئەپارێزێت لە نەخۆشی کاتێک کە کەسێکی نزیکمان تووشی نەخۆشی بووە. هەروەها ئەم دەمامکە کەسە ئازیزەکانشمانە پارێزێت کاتێک کە خۆمان تووشی نەخۆشی بووین. چۆن؟ ئەم ماسکە وەکو بەرگێک ئیش ئەکات کە نایەڵێ میکرۆب ڤایرۆس و بەکتریاکان تیا تێپەڕ بن و لە ڕێگەی دەمانەوە بچنە ناو جەستەمان. بم شێوەیە دەمامکەکە ئەخەینە پشت گوێمان و ئەم بەشەی کە پەیوەندی بە لووتمانەوە هەیە توونی ئەکەین لە لووتمان واتە نابێت هیچ هەوایەک لێرەوە بچێتە ژوورەوە. بەم شێوەیە دەمامکەکە توونەکەین. کاتێک کە تۆی گوڵ نەخۆش کەوتویت یاخۆت کەسێکی ئازیزە نەخۆش کەوتووە ئەوە پێویستە ئەم دەمامکە بەکاربهێنن بەتایبەت کاتێک کە کەسێک ئەکۆکێت لە نزیکتەوە یاخود ئەپشمێت یاخود خۆت کە ئەکۆکیت یاخود ئەپشمیت زۆر گرنگە کە دەمامکەکە بەکاربهێنیت. گوڵە جوانەکانم کاتێک کە نەخۆشن پێویستە کە جلوبەرگەکانتان و هەروەها کەلوپەلەکانی یاریتان و کەلوپەلی قوتابخانە و قاپ و کەوچک و پەرداخەکانتان نێن بە هیچ کەس بۆ ئەوەی ئەوانیش وەکو ئێوە نەخۆش نەبن و پارێزراو بن. پێویستە لەو کاتێک کە نەخۆشیت هەموو کەلوپەلەکانت تایبەت بن بە خۆت و لەگەڵ هیچ کەسێکی تر کەلوپەلەکانت و جلوبەرگەکانت بەش نەکەیت. دایک و باوکی عزیز ئەم بەشەم تایبەت بە ئێوەی و بە هیوا مناڵەکانتان هەردەم تەندروست و لەش ساغ بن. چی بکەن کاتێک کە مناڵەکانتان تووشی پەتایەکی گوازراوە یاخود تووشی نەخۆشیێک بوون پێویستە زۆر بە وریاییەوە مامەڵایان لەگەڵا بکەن و هەروەها باوەڕیان پێ بکەن و گویان لێ بگرن کاتێک پێتانەڵێن کە هەست بە باشی ناکەن و چەند نیشانەیەکیان هەیە و هەستەکەن کە ماندوون. پێویستە ڕاستەوخۆ بیبن بۆ لای پزیشکی تایبەت بە مناڵان و لە نزیکەوە چاودێری وردی بۆ بکرێت و هەروەها بە زووترین کات چارەسەر وەرگرێت. پێویستە کە چاودێریکی تەواوەتی مناڵەکەت بیت بە تایبەت لە کاتی خەوا و هەروەها کاتێک کە پلەی گەرمی لەشی بەرزە و تای هەیە پێویستە بە بەرداوامی ئاگاداری بیت لەبەرەوەی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش زەرەر و زیانی بۆ جەستەی مناڵەکەت زۆرە. پێویستە مناڵەکەت لەو کاتانی کە نەخۆشە و تووشی پەتایەک بووە جەستەی شێدار بمێنێتەوە و تووشی وشک بوونەوە نەبێ. بۆی لەسەر ئێوەی ئازیز پێویستە کە بە بەرداوامی ئاوی بنێ و هەروەها شەربەتی سروشتی بۆ بکەن چونکە ڤیتامیناتی تایە و بڕێکی باش لە ئاوی تایە کەواکە جەستەی شێدار بمێنێتەوە و زووتر چاک بێتەوە و هەروەها بە نەخۆشی نەمێنێتەوە. هەوڵ بن کاتێک کە مناڵەکانتان نەخۆشن و هەست بە باشی ناکەن دڵخۆشیان بنەوە و قسەیان بۆ بکەن و پێیان بڵێن کە ئەمە کاتی و بە زووترین کات چاک ئەبیتەوە. هەروەها هەوڵ بن کە ئەو یاریانیان لەگەڵ بکەن کە خۆیان حەزیانێتی و شەوانش ئەو چیرۆکانیان بۆ بگەڕنەوە کە مناڵەکانتان حەزیانێتی و ئەو ماوەیە زۆر ئاگاداری باری دەرونی مناڵەکانتان بن لەبەرەوەی خۆیان هیلاکن و جەستەیان ماندووە و پێویستە بە ئەسابێکی ساردەوە مامەڵیان لەگەڵا بکەن. پێویستە ئەو ژوورەی کە مناڵەکەت تیا ئەمێنێتەوە کاتێک نەخۆشە پلەی گەرمی ژوورەکە گونجاو بێت و هەروەها ئاڵۆگۆڕی هەواشی هەبێت بە بەرداوامی پەنجەرەکە بکەیتەوە بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو ژینگە نەخۆشی و ئەو ژینگە میکرۆباوی نەمێنێت و ئاڵۆگۆڕی هەوا هەبێت بۆ ئەوی بە زووترین کات چاک بێتەوە.
پێویستە کە زوو بەرگی سەرین و پێخەفی نووسنەکەی بۆ بگۆڕیت و بۆی بشۆیت بۆ ئەوەی کە بە هەمان شێوە لەو ژینگە میکرۆباویە نەمێنێت و بە بەرداوامی پاک و خاوێن بێت و مناڵەکە زوو چاک بێتەوە. هەروەها پێویستە کە فڵچەی ددانەکەشی ڕاستەوخۆ لە پاش چاکبوونەوە بۆ بگۆڕیت لەبەر ئەوەی کە بە هەمان فڵچە دەمودانی بشوە فڵچەکە هەڵگری میکرۆبە و دووبارە مناڵەکەت نەخۆش ئەکەوێت و واکا کە دەنگتر چاک بێتەوە. بە هیوام کە مناڵی هەمووتان سەلامەت و لەش ساغ بێت. گوڵە جوانەکانی من لەم بەرنامەیە هاتمە کۆتایی و بە هیوام کە ئاگاداری تەندروستی خۆتان بن و هەر کاتێک هەستان کرد هیلاکەن یاخود نەخۆشن ڕاستەوخۆ گەورەکانی لێ ئاگادار بکەن و بە زووترین کات چارەسەر وەرگن و گۆڕایاڵی دکتۆریش بن ئەو دەرمانانی بۆتان ئەنووسێ بە شێوەیەکی گونجاو لە کاتی خۆیان بەکاریان بێنن بۆ ئەوەی بە زووترین کات چاک بنەوە و بگەڕێنەوە سەر چالاکیەکانی ڕۆژانەی خۆتان. بە هیوام ئێوەی گوڵ هەر باش بن. من تا بەرنامەیەکی تر یەمە وڵاتان و جارێ بەجێتان هێڵم ئاگاتان لە خۆتان بێ خۆتان لەگەڵ.